سڵاوی خوا گەورەتان لێبێت قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە وانەی ئەمڕۆماندا شیکاری پرسیارەکان دەکەین. ئەمە دوو یاسامان هەیە. یاسا یەکەم ئی یەکسانە بە HV نی عەفوەن میوە ها ئاگادار بە بەس بۆی پێی دەڵێن V بۆی ئەتوو بیناسیەوە ها بە شێوازێکی لارە و هەروە یاسای کەشمان هەیە سی یەکسانە بە لامدا V. بزانە باسیشمان کرد سی چیە خێرایی ڕووناکیە ئەوەی بزانە سێ جارانی دە بە توانی هەشت مەتر لەسەر سێکە ئەوەی بزانە. لامدا چیە؟ درێژە شەپۆلە. میو یا V چیە بۆی بۆ خۆت لەلات ئاسان بێ ئەوەیان چیە میو چیە V چیە ئەوە لەرە لەرە پێناسەکەی درێژ شەپۆل چ بوو ماوەی نێوان لوتکە یا بنکەی دوو شەپۆلی لە دوای یەک ئەدی لەرە چ بوو لەرە ژمارە ئەو شەپۆلانەیە کە لە ماوەیەکی دیاریکراو بە خاڵێکی دیاریکراودا تێدەپەڕن. سیش خێرای ڕووناکیە کە باسمان کردووە. ئی چیە؟ ئی وزەیە ئاگادار بە وزەیە باشە بەجول دەپێورێت. ئێت چیە؟ ئێت نەگۆڕی پلانکە ئێچەکە دەبێت لەبەر بێت 6.626 جارانی دە بەتوان ناقسەن 34 جول جارانی سێکەن. خێرای ڕووناکی لەبەر بێ لەگەڵ نەگۆڕی پلانک. ئەو جا ئەگەر مامۆستاش گوتی لە بەریمەکە ئەوە خێر عەلا خێر چکە بپێی مامۆستا هەیە دەیدات مامۆستاش هەیە دەڵێ پێویستە لەبەرت بێت. ئێچ ئەوە گوتمان نەگۆڕی پلانکە میو یاخود V چ بوو؟ لەرە با بین پرسیاری حسابی لەسەر حلکەین. زۆر ورد بە لە پرسیاری حسابی دائما پرسیاری حسابی گرنگە لەو بابەتەی دێتەوە و بابەتێکی ئاسانیشە. دەڵێت درێژی شەپۆلی تیشکی کارۆمۆگناتیسی چەندە؟ درێژی شەپۆل کەوابێتی دەوێت لامدای دەوێت. ئەگەر لەرەکەی کەوابێ هێرتز ئەها بە یەکەکەش بزانە هێرتزە کەوابێ ئەوە میوە ڤە خێرایی ڕووناکی دەکاتە خێرایی ڕووناکیەکەشی داوینێ خێر عەلا خێر سیشی داوینێ کەوابێ سیاسایەکە سی و لامدا و V تێدایە میوی تێدایە دەڵێم سی یەکسانە بە لامدا V بە میوی دەڵێم V بۆ ئەوەی ئەتوو لەلات ئاسانتر بێت. ئێستا من چ بدەوێت؟ درێژی شەپۆل ئەوەمان دەوێت هەر کاتێکی نەزانراو ئەوەی لەگەڵ نەزانراویە دەستە کوێ؟ دەستە ژێرەی کەرتەکەی دەستە ژێرەی ئەو سێ کەوابێ ئەگە یاساکەی ڕێبخەمەوە دەڵێم لامدا یەکسانە بە سی لەسەر V لەسەر میو تەواوە بەس یاساکەم ڕێخستەوە ئەوەی لەگەڵ نەزانراویە دەستە ژێرەی کرد دەستە ژێرەی ئێرە کەوابێ لامدا یەکسانە بە سی چەندە لەبەر تا یا دەشتداتێ سێ جارانی دەتوان هەشت مەتر لەسەر سێکەند لەرەکەی چەندە؟ 7.5 جاران دە بەتوانی 12 هێرتز هێرتزیش یەکسانە بە یەک لەسەر چرکە کەواتە ئەگە سیرکەی لەوەشەوە ئەنجامەکەی دەکاتە 4 جارانی دە بەتوان ناقسەن 5 مەتر بەو شێوازە. یعنی سیرکە چۆن جارانی دەکەی؟ سێ جارانی دەتوانی هەشت داگرە بنووسە دابش اینجا کەوانێکی بکەوە اینجا ئەو ڕقەمەی بنووسە ئەگەر نالێت هەڵە دەبێت چ دەکەی؟ ئەو ڕقەمەی دەنووسم دابشی دادەگرم و کەوانێکی دەکەمەوە اینجا ڕقەمی خوارە دەنووسم دەکاتە 4 جارانی دە بەتوانی ناقسەن 5 مەتر کەوابێ هیچی تێدا نەبوو لامدای ویست ئەوەی لەگەڵ لامدای بوو چۆ ژێرەی کردی بەو شێوازە زۆر ئاسانە ئەو بابەتە. یا بابین پرسیارێکە پرسیاری پێداچوونەوەی بەندیە دەڵێت لەرەی شەپۆلێکی رادیۆیی چەندە؟ لەرە کەوابێ V میوی دەوێت ئەگەر بڕی وزەکە کەوابێ ئەوە چی داوە؟ وزەی داوە ئی داوە کەوابێ یاسای ئی بنووسە یاسای وزە بنووسە ئی یەکسانە بە HV ئاگادار بە ها ئێچەکەی نەداوە کەوابێ H یەکسانە بە 6.626 جارانی دە بەتوان ناقسەن 34 ئەگەر سیرکەی ئەوە ئەمە ئێچەکەشمان هەبوو کەوابێت یاسایەکە لە مابەینی نەگۆڕی پلانک و لەرە و وزەیە یەکسانە بە HV
چی دەوێت لەرەی دەوێت ئەوە نەزانراوە گوتم ئەوەی لەگەڵ نەزانەوە دەستە شوێ ئەو ئێجنتە ژێرەی کردەکەی کەواتە و لەرە لەر یەکسانە بە ئی لەسەر چی لەسەر H تەواوە چکەوەی لەگەڵ نەزانراویە دەستە ژێرەی کرد اینجا لەرە لەر یەکسانە بە ئی وزەکە چەندە 1.55 جاران دەبەتوان ناقسەن 24 ئێچەکەمان چەندە لەبەرت بێ 6.626 جاران دەبەتوان ناقسەن 34 ئەمن یەکەکەی لە کۆتاییدا دەنێمەوە دەکاتە چەند یەکەکەی دەکاتە 2.34 جارانی دەبەتوانی 9 اینجا بە پێی داواکراوەکەی یەکەکەی دابنێ لەرە کەوابێ هێرتزە وزە بوو جوولی دابنێ یعنی ها بۆی لێت ئاڵۆز نەبێ لێرە وزە بوو جوولی دابنێ درێژەشە پۆل بوو یا مەترە یا نانۆمەترە بە پێی دراو داواکراوەکان بەدەر دەکەوێت کەوابێ ئەوەش پرسیارێکی تر لەسەر یاسای وزە یاخود بابین پرسیارێکی تر حەلکەین دەڵێ وزەی فۆتۆن بە جوول بدۆزەوە کەوابێ چی دەوێت وزەی فۆتۆن بە جوول بدۆزەوە کەوابێ وزەی دەوێت ئینێرجی ئی کە لەرەکەی کەوابێ چی داوە ڤی داوە وایە کەوابێ چمان دەبێت ئێچەکەش دەبێت بخۆ بزانی کەوابێ دراوەکەت چیە لەرە و ئێچ دەبێت لەبەر بێ نەگۆڕی بلانک 6.626 جاران دەبەتوان ناقسەن 34 اینجا سەیری ئێرەکە داوای وزەی کردووە لامدا ڤی و ئێچمان هەیە کەوابێ یاسای وزەی بنووسە ئی یەکسانە بە H ڤی بۆی ئەتوو بە ئاسانی تێ بکەی HV کەوابێ لێرەدا چی دەوێت وزەی دەوێت کەوابێت تەنها جارانە وایە ئی یەکسانە بە 6.626 جارانی دەبەتوانی ناقسن 34 جاران ڤیەکە لەرەکە چەندە 3.55 جاران دەبەتوانی 17 لە کۆتاییدا دەکاتە 2.35 جاران دەبەتوانی ناقسن 16 چی گوتم لێرە بۆی ئالۆز نەبێشتەکەت ڕێگاکەت لێ ئالۆز نەبێ بە پێی داواکراوەکەی چی داوا کردووە وزە کەوابێ نەتیجەی بەچ دەنووسم بەجوور بەو شێوازە هیچ نەبوو تەوابێ لەرەی دابوو ئێتیشمان لەبەر بوو داوای وزەی کرد یەکسەر جارانی بکە و وزەکە دەردەچی هیچ یعنی شتێکی تێدا نەبوو کە بڵێ قورس بێت پێداچوونەوەی بند دەڵێت هاوکێشەی ئی یەکسانە بە H میو V لەگەڵ سی یەکسانە بە لامدا میو بۆی گوتمان پێی دەڵێن V بۆی بە ئاسانی لێی تێبکەی بەکار بێنە بۆ ئەوەی هاوکێشەی لەوانە یعنی دەڵێ هاوکێشێکم ئەو دوانم بۆ تێکەڵ بکە هاوکێشێکم بۆ دروستکەی بۆ خۆی ئی یەکسانە بە H V تۆ بڵێ V ئەی سی یەکسانە بە لامدا V ئێستا سەیری ئێرەکە لێرەدا چ شتێک هاوبەشە ئەوە هاوبەشن وایە ئەوە هاوبەشن کابێ ئەو یاسایەی بەپێی لەرەکەی ڕێک دەخەمەوە بۆی بێم ئەلێرەی دانێم ئەو یاسایی بەپێی لەرەکەی ڕێک دەخەمەوە بۆی بێم ئەلێرەی دانێم دەڵێم هەنگاوێک بگەڕێنەوە دەڵێم لەر یەکسانە بە سی ئەوەی لەگەڵی دەچێت شوێ ژێرەی کرد لامدا کابێ V یەکسانە بە سی لەسەر لامدا لە جیاتی ئەو V چ دەنووسم سی لەسەر لامدا کابێ ئی یەکسانە بە H لە جیات ئەوەی سی لەسەر لامدا ئەوە هاوکێشێکم دروست کرد ئێستا دێم پرسیاری بەو یاساش حەل دەکەم یان دەشتوانی ئەو ئێچەی بەریە سەرێ هەڵە نابێ بۆ نمونە بڵێ ئی یەکسانە بە HC لەسەر لامدا بەو شێوازە بە هەردووکی هەر ڕاستە کەوابێ یەکەم جار چەم کرد هەردوو یاساکەم نووسی ئەجە شتێک لە هەردووکیاندا هاوبەشە لەرەکە ئەو یاسای بەپێی لەرەکەی ڕێک دەخەم ئەوەی لەگەڵ لەرەی نەزانراویدا چە ژێرەی کردەکەی اینجا ناڵێن V یەکسانە بە سی لەسەر لامدا لە جیاتی ئەو لەرەی سی لەسەر لامداکەی دەنووسم بەو شێوازە یاساکەم ڕێخستەوە اینجا وەرە لێرە ئێستا بابەتەکە ئێستا لێرە هەردوو بابەتەکەی تێکەڵ دەکات
ئەگەر دیقەت بدەیت دەڵێت درێژی شەپۆلی تیشکی گامە کە سەرچاوی کۆبەڵ 60 درێژە شەپۆلەکەی ها نانۆمەتر کەوابێ ئەوە چییە؟ بە پێی یەکەکەی بزانە کە ئەوە درێژە شەپۆلە. تەواو وزەی فۆتۆنی ئەو تیشکە چەندە؟ داوای چمان لێ دەکات؟ داوای ئیمان لێ دەکات. تەواوە ئێستا وازعە. طبعا ئەو تیشکەی لە کۆبەڵ 60ەوە دەردەچی لە چارەسەرکردنی هەڵاوسانی شێرپەنجەییەکاندا بەکاردێت لە پێداچوونەوەی بەندیش پرسیاری 35 باسی دەکات. طبعا ئی دەوێت بەخۆی بزانە چ شتێکمان ئیش پێ دەبێت بیان وسە ئەوەی کە گوتم لە بردبێت سی یەکسانە بە 3 جارانی دە بەتوانی 8 مەتر لەسەر سێکرد. ئەوە سی چشمان ئیش پێ دەبێت h نەگۆڕی پلان 6.626 جارانی دە بەتوان ناقسن 34 ئەوە ئەو دۆمان ئیش پێ دەبێت. داوای چی دەکا ئی دەوەرە یاسای وزەی بنووسە. یاسای وزەی دەڵێ ئی یەکسانە بە h v. ئێستا کێشێکمان بۆ دروست بووە. ئەگەر دیقەت بدەینێ ئەمە v نەداوینێ چی داوەت بە ئێمە؟ درێژە شەپۆلی داوە وایە لەرەی نەداوە درێژە شەپۆلی داوە کەوابێت لەو حاڵەتەیدا گوتم ئەو یاسایی بەکاردێنی کە تازە تێکەڵمان کرد لە یاساکان. ئی یەکسانە بە چی؟ HC لەسەر لامدا. وایە ئەوە یاسای دووەم کە لە تێکەڵکردنی دوو یاساکەی دۆزیمانەوە. اینجا وەرە ئی یەکسانە بە چەند؟ هێچەکە چەندە؟ 6.626 دە بەتوان ناقسن 34 جارانی سی چەندە؟ 3 جارانی دە بەتوانی 8 ئەوەش سی ئەدی لامدایەکە چەندە؟ ئاها لێرە نابێ هەڵەیکەی لەبەر ئەوەی سیەکە بە مەتر لەسەر سێکەندا کەواتە ئەمن دەبێت چ بکەم؟ دەبێ ئەو درێژە شەپۆلەی بگۆڕم. ئاگادار بە دەبێ ئەو درێژە شەپۆلەی بگۆڕم بۆ لەبەر ئەوەی ئەوە مەترە ئەوە نانۆ مەترە کەوابێ دەبێ ئەوەش بکەم بە چی؟ دەبێ ئەوەش بکەم بە مەتر. وەرە لامدایەکەی یەک جارانی دە بەتوان ناقسەن 3 جارانی یەک مەتر چەند نانۆ مەترە؟ نانۆ نۆ کەوابێ جارانی دە بەتوانی نۆی دەکەم. ئەگەر دیقەت بدەی نانۆی دەگۆڕم بۆ مەتر یعنی بچووکی گەورە دەکەم کەوابێ سالبە کەواتە دەکاتە یەک جارانی دە بەتوانی ناقسەن 12 مەتر. بۆ ئەو درێژە شەپۆلەم گۆڕی بۆ مەتر لەبەر ئەوەی خێرایی ڕووناکیم بە مەترە. تەواوە ئەوە بەو شێوازەی. اینجا دەڵێن لەکرد چەندە درێژە شەپۆلەکە یەک جارانی دە بەتوان ناقسەن 12 مەتر. ئی یەکسانە بە چەند؟ ئەگە سیرکەی جەماعەت ئاگات لێرە بێت نەتیجەکەی بۆ خۆت دەربێنە چ دەکەی؟ 6.620 جاران دە بەتوان ناقسەن 34 دەنووسی جارانی ئەو ڕقەمەی دەکەی یا توانی بیخێ ناو کەوانێکی بۆ بکەیتەوە اینجا جارانیکەی یەکسانەی دابگرە کە نەتیجەکەت بۆ دەرچوو اینجا دابەشی ئەو ڕقەمەی بکە. تەواو ئەو دوانە جاران کە و یەکسانەی دابگرە اینجا دابەشی ئەو ڕقەمەی بکە. نەتیجەکەت دەبێ بە چ بێ؟ لەبەر ئەوەی وزەیە داواکراوت وزەیە دەبێ بەجوول بێ. ئەوە بە ڕێسایەکی ئەو ڕێگایە ئاسانترە لە ڕێگایەکی کە ئەگەریش نا دەتوانی بە ڕێگایەکی کەش هەلکەی مامەسا بە چ ڕێگایەکی کەش دەتوانی هەلی بکەی ئەگە ئەو ڕێگای تێگەیشتووی ئەوە ڕێگاکەی کە بەکاربێنێت چکە ئەو ڕێگایە یەک یاسا یەکسەر حەل دەبێت. بەس ئەگەر بێت و بۆ نمونە چ دەکەی؟ یەکەم جار سی یەکسانە بە لامدا v ئەمن بەهۆی ئەو لامدایەوە لامدا و سیم هەیە v دەدۆزمەوە ئەو v دەدۆزمەوە v یەکسانە بە سی لەسەر لامدا ئەو v دەدۆزمەوە سیەکەمان هەیە 3 جارانی توانش لامدایەکەش دەیکەین بە مەتر و دابەشی دەکەین ئەوە v بۆ دەرچوو ئەو جا d ئی یەکسانە بە h v ئەو v لێرە دادەنەی هێچەکەشت هەیە و یەکەت بۆ دەردەچێت بە هەردوو تەریقەی دەبێت. بەس تەریقەکەی کە ئاسانترە لەبەر ئەوەی یەک ڕێگایە یەکسەر دەڵێ ئی یەکسانە بە HC لەسەر لامدا یەکسەر ڕقەمەکان دادەنێ و دابەشی دەکەی بۆیە ڕێگای یەکەمت ئاسانترە.
بەو شێوازە ئەگەر هەردوو بابەتەکەی تێکەڵکردن. پرسیارێکی تر پێداچنەوەی بەد پرسیاری 46 و کۆتا پرسیارمانە دەڵێن لە کاتی گەرمکردنی سۆدیۆمدا شەبەنگە هێڵی زەر دەردەپەڕێ وزەکەی کەوابێ ئینێرژیەکەی ئی وزەکەی داوای چ دەکات؟ داوای لەرەکەی دەکات. داوای لەرەکەی دەکات. کەواتە ئەمن یاسای وزەی بنووسم ئی یەکسانە بە H V. ئی یەکسانە بە H V. داوای لەرەکەی کردووە، داوای ئەو میوەی کردووە، ئەوەمان دیار نییە. کەوا بە یاساکە چی لێ دێ؟ یاساکە دەڵێن V یەکسانە بە ئی لەسەر H. ئەوەی لەگەڵ نەزانراویە دەستە ژێرەی کەرتەکەی. بەو شێوازە ئیەکە دادەنین 3.37 جارانی دەبەتوان ناقسەن 19 ئێچەکەش دەبێت لە بەرد بێ ئاگادار بە 6.624 جاران دەبەتوان ناقسەن 34. دواتر ئەوە نەتیجەکەیەتی بە چ دەردەچێت؟ داواکراوت چییە؟ لەرەیە وایە کەوا بوادەم لەرەیە هێرتز. بەس ئاگادار بە لە یەکشتی ئاگادار بە هەر کاتێکی خێرایی ڕووناکیت بەکارهێنا لە یاساکەیدا سی یەکسانە بە 3 جارانی دەبەتوانی 8 مەتر سێکەند. هەر کاتێک ئەوەت بەکارهێنا بزانە دەبێت لامدایەکەشت بە چ بێ؟ بە مەتر بێ. بەس ئەوەندە ئاگادار بە هەر کاتێکی لە یاساکەیدا سیمان بەکارێنە خێرای ڕووناکیمان بەکاربێنە ئاگامان لەرەکەی بێت بە مەتر بێ دەبێت لەبەرەوەی خێرایی ڕووناکی بە مەتر لەسەر سێکەندە. بەو شێوازە کۆتاییمان بەوانەی ئەمڕۆمان هێنا بۆ هیوای کە سوودتان لێبینی بێت. هیوادارم بۆ خۆتان پرسیاری زیاتری لەسەر حەل بکەن و بۆ ئەوەی زیاتر لەسەر بابەتەکە ڕابێن. پرسیاری بی واجبە بۆ خۆت حەلی بکە، وەروها لە پێداچنەوەی بن پرسیاری سیویەک حەل بکە، ئەوەش وەڵامەکەیەتی. ئاسێر کە لێرە چی دەوێت؟ لێرە لەرەی دەوێت. وادەم لەرەی دەوێت دەبێت نەتیجەکەم یەکەی لەرەی بێ کە هێرتزە. هێرتز یان 1 لەسەر سێکەند، هەردووکیان 1 لەسەر سێکەند و هێرتز دەبێتێ. باشە 1 لەسەر سێکەند یان هێرتز، ئەوە هەردووکیان یەکەی لەرە. بەو هیوای کە سوودتان لێبینی بێت. تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.